عزیزری شوانای فلک عزیزری شوانای درنگان کسکم عزیزری نمنمی ورانای لەگەرمیانە ئێمە دووسێ جۆر مەقاممان هەیە لەوانە مەقامە کوردیەکان و مەقامە گەرمیانیەکانی ناوچە خۆمانمان هەیە وەکو مەقامەکانی ئەڵاوەسی قەتار و خاوکەر مەقامی خورشیدی مەقامی ئای زۆر لە مەقامانەمانە هەیە ئەمە ناوچەی گەرمیان پێوترێ مەقامەکانی ناوچەی گەرمیان و لە ناوچەی خانەقین کە هەر گەرمیانە لەوێ مەقامێک هەیە بە ناوی مەقامی ئەڵوەن ئەو مەقامەشە لەوێ هەیە و تایبەتمەندیەکی هەیە ئەو مەقامە ئەو گوندنشین و ئاوای نشینانەی کەوا لەسەر ڕۆخی ئاوی با بڵێن ئەڵوەنن ئەو مەقامە زیاتر لەوێ ئەوترێ و زیاتر لەوێ باوە کە مامۆسای پایەبەست خوداداد عەلی خوێندی وەتی کاتی خۆی تەنانەت ئەمە مەقامە خوێنە گەورەکانیش ئەڵێن مەقام لە کەرکووکە سەری هەڵداوە لە کەرکووکە سەری هەڵدا و لە مووسڵە پەرەی پێدراوە و لە بەغا خوێنراوە باڵێ نمان طاقت نمنا طاقت کەسەکەم مەترسیەکە چۆنە ئێستا با بڵین کەناڵ زۆرە میدیا بە قووەتە وەکو مەقامەکان بڵێ بفەوتێ نافەوتێ ئەمە یەک خاڵی دووەم پێش 5 ساڵێک با بڵێن 10 ساڵێک زۆر باش نەبوو ئەوەی ڕاستی بوو بەڵام ئێستاکە 5 ساڵێکە برێ گەنج هاتوونە و با بڵێن هیوایەکی زۆر باشەیە و زۆر باشیش فێر بوون ئێستا مەقاماتی باشی خوێنن ئەو گەنجانە لە سەرتاسەری گەرمیانە هەیە دەستخۆشییان لێکەین لەخێر زۆر باشە و مەقامیش ئیشاڵڵا بەرەو پێشەچێ چەند مەقامێکی تایبەت بە خۆمان هەیە ئەمە وەکو کاکەی یەکێک لەو مەقامانە مەقامی دەروێشیمان هەیە مەقامی تەرزمان هەیە مەقامی شاح حوسێنیمان هەیە مەقامی دووباڵامان هەیە ئەم مەقامانە ئەبانە تاکو ئێساکە وەکو با بڵێن لەناو کولتوری کاکەیە ماونەتەوە خوا یار بێت لە پاشە ڕۆژە بتوانین ئەم مەقامانە بچێتە ناو کۆمەلگەی کوردەواریەوە وەکو مەقامەکانی تری ناوچەی گەرمیان دیدەمەی هەی هەی دیدەم دیەمە دڵەمە بەستەوە دڵەمە بەستەوە دڵم ناوە دەسای گشنا کەساوە دیدەم ئەمە مەقامی دەروێچیە دەستەکانە خۆش سەرت خۆش